ئەو دیاردەیە کە تۆ ئەڵێی بەڕاستی من خەباتی ژن بەرزە خێنم، بەڵام نەک ئەو خەباتی کە ئێستا لەم عەسری سەردەم و تەکنۆلۆژیایە لە هێزێکە ژنان بچنە ناو پرۆسەیەکی ئەسکەریەوە ئەسکەرتاریەتەوە لە وڵاتێکە وڵاتێکی پڕ دەوڵەمەند لە خاک و لە سروشتی جوان و لە هەموو شتێک، بەڵام لێرە بەکاریان بێنن وەکو پەلاماری کەروێشک بن یا پەلاماری مار بن بیخۆن، چکە ئێمە هێشتا نەگەشتوینەتە حاڵەتی ئەو جەنگەوە لە ساڵەکانی بڵێن 60ەکان تا ساڵەکانی 50کانەوە تا زمانی شێخ مەحموود تا زمانی مەلا مستەفا تا ئێتەوە سەرجەلال تاالبانی خەبات کراوە. ئەمە خەباتێکی مۆدێرنە لە سەرجادە بخۆنوانە، هیچی تریتیان نابینم، چکە من پێویستیم بەو خەباتە نییە ئەو بیکایسە. من خەباتمەوە گەنجەکانم ڕۆشنبیرکە لە خۆشەویستی خاک و نیشتیمان و زمانەکەی پێشکەوتنی ژنان خەباتی منەوە مەوێ، منەوە خەباتم ناوێ ئێستا خۆ کەس نەهاتۆ پەلاماری من باتا من پەلاماری ئەو بم بکەومە جەنگەڵستانێکەوە هیچی تیانە بێ پەلاماری کەروێشک بم بیخۆم یا پەلاماری مار بم یا پەلاماری تەیرێکی تر بم. اینجا لەگەڵ ئەوەشە ژن دائیمەن حەزی لە جەوێکی پاکە، ئەوە سوکایەتیە. من بڵێ پەلاماری کەروێشک بە ئاوا بیگرە بە دەمتوانێ، ئەمە ناوێنەی چی؟ وەکوتم لە حربێکی تەواو داخرا و بێ هیچ شتێک نین کە پەلاماری ئەوە بین بیخۆین، یعنی تۆ ئەمەنە ئازای پەلاماری کەروێشەکەیت پێستەکەی داماڵی بیخۆیت. من ئازایەتیەکەی ژن بەوە ئەبینم بتوانێ وەکو پێم وتی بتوانێ لە ئاستی خۆی چەند ڕۆشنبیرە ئەوە نە ڕۆشنبیریەکە زیاتری بخاتە سەر بڵایی بکاتەوە بۆ ئەو گەنجانەی کە لەم جیلا لەم تەمەنان لە تەمەنی بڵێن لە تەمەنی 16 بۆ 17 بۆ 18 تا 25 ساڵ تا تەخەڕوجی ژەکەن، بۆ ئەو گەنجانەکە خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان و بۆ ئازادی خۆشیان. خوشکێک گۆرانیە گەڵێ بۆ شەرفانان، یعنی بەڕاستی کە گوێ لێ بێ سەرسامە بی هەموو گیانە مسۆڕکەی پیایە. من وەکو پێم وتی هەموو جوانیەکەی خۆیان و سەروەت و هاوسەرگیریان کردو بە چەکێک کردویانەتە شانیان. من داوام کارم لە وەزارەتی پێشمەرگە لە هێزەکانی 80 و 70 بە تایبەتی 70 و هێزە ژەرەوانیان هەیە، ژنانی پێشمەرگیان هەیە، ئێستش لێرە ژنانی پێشمەرگیان هەیە، دابەش بوون بەسەر شوێنەکانە کەسانی باش کەسانی ڕۆشنبیری حتا لە مرور لە پەساپۆرتومانەوە لە جەوازات لە هەموو شوێنێک. بەڵام من تەمەنا ئەەکەم ئەم دوو وەزارەتە ژن وەکو کاڵایەکی بێهەمیت تەمەشایان نەکەن. سەبارەت بە ئەو شێوازی ڕاهێنانە تەوان ئێمە ئەبێت ئەوە بزانینکەوە مێژووی ئەم سیستەمە ئەم پرۆسەی کە ئێمە چەند ڕۆژێکە لە فۆتۆ ئەیبینین تازە نییە، بەڵکو لە یەکە سەربازیەکانە لە یەکە سەربازیەکان و لە کاتی مەشقوو ڕاهێنان پێکردن ئەوەی من شارەزا بم لە باشووری کوردستانە ئەم حاڵەتە جێبەجێ ئەکرێ بەوەی کەوە چۆنێتی شێوازی بەکارهێنانی ئەو ئاژەڵانەی کە لە کاتی پێویستە کە بیانەوێت پرۆسی مەسەڵەن تێربوونی خۆیانی پێ جێبەجێ بکەن بەکاری ئەهێنن. بەڵام خۆی لە ئەسڵە مرۆڤ ئەتوانێت هێز و توانە و تاقی خۆی دەربخا بی ئەوەی کەوا زەرەر بە ژینگە و بە دەروپشتی بدا. من ئەمەوێ خاڵی یەکەم چاو بخەمە سەر ئەوەی کەوا وەکو سامانی سروشتی وەکو ژینگە پارێزی بەوەی کەوا بەکارهێنانی ئەم جۆرە حاڵەتانە لە مەشق و ڕاهێنان کارێکی مرۆڤ دۆستانە نییە بەداخەوە و پێویستیشی ئەکرد ژنان بۆ خۆیان ئەوە قوبڵ نەکەن، چونکە ژنان هەمیشە بەوە ناسراوە کە دۆستی ژینگەیە و دۆستی ژیانە، بۆ ئەڵێ ژن ژیان یعنی دۆستی ژیانە و نوێبوونەوەی ژن وەکو سروشت وایە لەگەڵ نوێبوونەوەی سروشتە ژنیش نوێ ئەبێتەوە. بۆیە دەبوو بۆ خۆیان ئامادەی ئەوەیان نەبوایە ئەم شێوازە بەرامبەر بە ئاژەڵەکان جێبەجێکەن. ئەمە یەک دووش پێویستەکە لە کاتی مەشق و ڕاهێنانە ئەم بەرگەیتیا دەربهێنرێت وەکو ئەوەی کەوا بیانەوێت قودرەتی ژن لەو خاڵایە دەربخەن. بەڕاستی من خاڵێکە دیسانەوە بە غەڵەت شکاندنەوەیە بەسەر قودرەتی ژنان، چونکە ئێمە ئەتوانین بڵێن ژن زۆر لەوە گەورەترە کە بتوانێت لە چەند ڕێگەی چەند شتێکەوە بتوانێت هێز و توانای دەربخێرە. ژن هەر لە پەروەردەکردنی مناڵێکەوە قودرەتی دەرئەکەوێت هەتا کۆگاتەوەی کەوە ژینگە ڕائەگرێ.
کۆمەڵگەڕ ئەگرێ بەرەو پێشی ئەخا کە بە پێشکەوتنی خۆیەتی ئیدی چ باکە لەوە بێت لەسەر پرۆسەیەکی وە توانای خۆی دەربخات لەبەر ئەوە ئێمە هەزاران ژنانی دیکەمان هەیە و پرۆسی تریشمان هەیە و ئەم ڕێگەشیان نەگرتوتە بەر لە کاتی مەشقەکانیشیانەوە توانیان سەرکەوتو بێن و ئەمڕۆ لەسەر زمینەی سیاسەتە لەسەر زمینەی نێودەوڵەتیدا توانیویانە بمنە سمبولێک کە هەموو دنیا هەموو مرۆڤێکی ئازادی خوا شانازی پێ بکە کەواتە ئێمە لەمەوە ئەمانەی ئەوە بگەێنین بەلایانی دەسەڵاتدار بڵین ئەگەر لە پێشتر بەرنمەیەکە بوو بێ لە کاتی مەشقکردنتانەوە ئەم پرۆسەتان جێبەجێ کردووە لێرەدا با بۆستێ چونکە ئەمە پرۆسەیەکە یەکەم بە جەنگکردنی ژنە لەگەڵ سروشتا دوو ئەتوانم بڵێن شێواندنی ڕووی ڕاستەقینەی ژنانە و نەک هەر ژنان بەڵکو پیاوانش پێویستە بە هەمان شێوە ئیدانی ئەو کارە بکەن و جارێکی کە لە کاتی مەشق و ڕاهێنانە لە یەکە سەربازەکانانە ئەم کارە مای قوبوڵ نەبێ بۆیان ئەمە کارێکی خۆی نە مرۆڤانەیە نە ئازایەتیە و نە ئەوەیە بڵێ ژینگایەتیە پاراستنی ژینگەی ئێمە هێزێکمان هەیە پێڵێن هێزی پاراستنی ژینگە و ئاژەڵەکان کاتە نابێ بەرامبەر بەوە هێزێک هەبێت کە درەندە بێ بەرامبەر بە ئاژەڵەکان و ئاژەڵەکان بەکاربێنێ لە هەمان کاتە ئەو ئافرەتانە یاخود ئەو خانمانی کە دەرەکەون ئەچنە ناو هێزەکانی پاسەوانی سنوورەوە یاخود هێزی پێشمەرگەوە ئافرەت خۆی بە نەرمونیانی ناوبانگی هەیە کەواتە خانم نابێت بۆ درەندەیی بەکاربێنرێ یان بە شێوازە بەکاربێنرێت کە پێی ئەوترێ خانمێکی درەندە ئەمە ئەوەی هێز و بازوی ئافرەت دەرناخە کە درەندە بێت و مار بخواد یاخود کەروێشکێک بە زیینەتی بێنن بە ئازارەوە بیکوژن و بەکاری بێنن بۆ ئەوەی کە بەو حجە یاخود بە بیانووی ئەوەی کە ڕوبەڕووی کاتێککە ڕوبەڕووی مەترسیە بێتەوە ئەبێ خۆی بپارێزن نەخەرەوە خۆپاراستن نیە بەو شێوەیە وەگوتم ئەمە مرۆڤایەتیە نە ئازایەتیشە و نەمەردایەتیشە کە بەکاربهێنرێت چ ئاژەڵەکان و چ مرۆڤەکە کە خودی ئافرەتەکە خۆیتی بەکاربهێنرێ وەک کەسێکی درەندە هەڵوێستا کاردانەوەی تەواوی لێکەوت لەلایەن ڕێکخراوەکانی ژینگەییەوە یاخود لەلایەن ئاشەڵدۆستانەوە و ڕێکخراوی سروشتی کوردستانیش بەدەرنێ لەو ڕێکخراوانە هەڵوێستی خۆی هەیە و هەمووان راپۆرتێکمان ئەجندایەکمان کۆ کردوتەوە کە پێشکەش بە هێزەکانی هەفتا کراوە پێشکەش بە هێزەکانی هەشتا کراوە و هەروەها پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە و لایەن پەیوەندیدار ئەکرێت کە چیتر ئەو ئاژەڵانە بەکار نهێنرێن بەمبەستی بەگەرخستنی تواناکانی ئەو هێزانە یاخود بیانووی ڕوبەڕووبوونەوەی مەترسی و خۆپاراستن دەیان دیاردەیەکی مەترسیدارە تۆ بێنە خشۆکێک یاخود ئاژەڵێکی ماڵی یاخود ئاژەڵێکی جۆرێک بێنە بە زیندێتی بیکوژە و بیخۆ ئەمە گەورەترین درەندەی دروستەکات بەڕای من هیچی جیاوازێکی نییە لەگەڵ ئەو یاری کۆپچی کە دروست بوو کاڵێن مەترسێکی گەورەی لە ناو گەنجانە دروست کردو ئەمیش هەمان شێوە چونکە تۆڕە کۆمەڵایەتەکان وەک هەمومان ئەزانین بە شێوازێکی بەرچاو بڵاو بۆتەوە بە دیاردێکی زۆر شایعە کە زووترین هەواڵەکان ئەگەیەنێ بە خەڵک و زۆر کاتێسان لە تەمەنێکی زۆر مناڵایە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیە بەکارێنێ لە کاتێکە ئەبینێ ئەم ئاژەڵە بە زیینەتیان ئەم قشەکە بە زیینەتی لێت ئەکرێت و ئەخورێت و بە ئازارێکی زۆرەوە کە ئەدرێت ئەکوژرێ وا لە ئینسانەکانەکە هەڵوێستێکی نامرۆڤانە دروست بکەن